کوردی و ئاڵاکەم نەریتی باپیرانم شانازی پێوە ئەکەم کە کوردیە زمانم لە نەریتم لا نادەم بۆیە ئاوا دڵخۆشم جلی کوردی نەک ڕۆژێ هەموو ڕۆژێ ئەپۆشم. سڵاوتان لێبێ ئازیزانی من، سڵاوێکی ڕەنگا و ڕەنگ، سڵاوێکی نەتەوەیانە، سڵاوێکی کوردانە. دڵخۆشم کە ئەمڕۆ لە ڕۆژی جلوبەرگی کوردیە لەگەڵتانم بۆ ئەوەی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم. ئەو چەپڵەی دوانەکە و پێشتر چەپڵەتان بۆ لێنە؟ کاتە چەپڵێکتر. زۆر سپاس بۆ ئاشناخان کە ئەم جلوبەرگە جوانانەی بۆ دووریوم کە پەیجەکەی لە ئینستاگرام ناوی ئایش فابریکسە. جا دەستەکانی خۆش بێ، بەڕاستی زۆر بەدڵمە. خوا هاوڕێیان جەماعەت لێم هاتووە وانە؟ جوانە؟ چەند مێنێ لەدە؟ کێمان لەگەڵایە با بزانم چەند مێیان تێ لەدە؟ سڵاو چۆنی ئازیز؟ ئەحواڵێ؟ ناو چییە؟ یەخوا باش بی. ناو چییە؟ ژیریا ڕۆژی جلی کوردیت پیرۆز بێ. پێم بڵێ جلوبەرگەکانم جوانە، چەند مێی تێ لەدا؟ چەند مێی تێ لەدا؟ چەند؟ ژمارەیەک؟ چەند؟ شەسە؟ دا! زۆر سپاس. هاوڕە جوانەکەم لەکوێوە لەگەڵمانای؟ لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە. ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هاوڕێیانمان لە چەمچەماڵ. پێم بڵێ چەند ساڵی؟ ئازیزم لە مۆبایلەکەتەوە قسە لەگەڵ من کە، دەنگی تەلەڤیزیۆنەکەت کچکە. 7 ساڵی تەمەەن درێژ بی یاخوا. دەستکەین بە یاریکردن و ئاستی ژیری تۆ تاقی بکەمەوە؟ چی یاری بکەین؟ باڵێ ئەبێ بڵێ باڵێ. باشە ڕاستە باڵێ چۆن دەست پێ بکەین. با بڕۆین کاتە با پێکەوە بڵێن 1 2 3 1 2 3 ڕۆشتین میوزیک. پۆلەکانەوانیا؟ پۆلەکانمان بۆ دەرچوو. هاوڕێ جوانەکەم لە پۆلی چەنی؟ جیاوازی وێنەکانیشمان بۆ دەرچوو. زیاتریش لە جیاوازەکەیە کەواتە ئاڕۆینە لای جیاوازی وێنەکان. زۆر باشە. بۆ تەمەنی ئەم هاوڕێیەم ئەم بڕگەیەمان زۆر گونجا و دەست پێ ئەەکەین بە دۆزینەوەی جیاوازەکان، بەڵام پێکەوە ئەڵێن 1 2 3 باشە؟ نەیوت باشە؟ باشە تەوەر 1 2 3 زۆر باشە. ئێستا وێنەکەمان ئەبینیت، کاتێک بینیت کە جوانە چاوەکانیان. باشە کاتێک وێنەکە و بینی پێم بڵێ با دەست پێ بکەین. زۆر باشە. با دایکیشە هاوکاریت کاوابزام ئەوت لەگەڵایە و 5 جیاوازیمان بۆ بدۆزەرەوە. ئەوە 1 واللهی نەشدام چیە بەزەوە 2 وای لەو جوچکانە کە جوانن. ئەوە 3
زۆر معجی بێ و جوچکانم تخوا هاوڕان دوای ئەو جوچکانم بۆ بێنن Ascoltate polenti violetti Dare capito باشە و چەند؟ چوار؟ چوار پێنج بۆ تۆ یەک جیاوازی کەمان پێ بڵێ با بێ بە شش تەواو خۆیەتی چەپڵەکانتان هەر بژی چەپڵەکانتان هەر بژیت جیاوازی کۆتایی تخوا هاوڕان ئێوە تانزانی کەلێکی هەیە؟ ئەتانزانی؟ خافیز خوات لەگەڵ هاوڕان زوو ئەو گۆرانیم بۆ ئیش پێ بکەم بۆی کە من ئاوا بکەم زۆر حەزەکەم زۆر باشە بیرمان نەچێ سپاسی سپۆنسەری بەرنامەکەمانەکەین کە دیاری باشی بۆ هاوڕەکانم ئامادە کردووە ئەویش مینیسۆ هەروەها کۆدۆمۆیە زۆر سپاس بۆ مینیسۆ و کۆدۆمۆ کە دیاری باشی بۆ هاوڕەکانم ئامادە کردووە و لەگەڵیشیا ژمارەکانم دووبارە ئەخوێنمەوە ئازانم لەبەریشتانە دڵنیام و خەزنیشتان کردو و سێویشتان کردو و بەس هەر با بۆتان بخوێنەوە سفر حەوت سفر 460 99 هەروەها ژمارەی کۆڕەکیشمان 0 751 849 03 کێمان لەگەڵە مەیزی مەیزی ویۆ پێکەینەکە لە منە چوو ئەوە بۆچی پێکەینەکە لە منە چێ جوانی مەیزی ئەو پێکەینەکەی منە بردۆڵا گلەی بێ ئەو پێکەینی منە عادی تۆزێ پێ بکەنە قوربانە بم مەیزی مەیزی گوێت لێمە پێکەینەکەت زۆر خۆشە و زۆریشم خۆشەوەی ئەنجا یەک تۆز پێ بکەن عادەی ناو چییە؟ ئارە وەڵا ناوی ئەوەیە عادی یەک تۆز پێ بکەنە حەزەکەم پێ بکەنی عادی پێ بکەنە باشە من چۆن تۆ بخەمە پێکەنین نوکتەیەکە بۆ باسکەم؟ باشە بەس دەبێت زۆر پێ بکەنی باش؟ تەنگی تەلەڤیزۆنەکە شکستکە لە مۆبایلەکە تۆ قسە لەگەڵ منکە ڕۆژێکیان هاتم بۆ ستۆدیۆ باشە بڵێ باشە ئەیتر کە هاتم لێرە قاچم خلیسکاو کەوتم تەلەڤیزۆنەکەی کەس نەکردو گوێی لێم پێ ناکەنی هاوڕێ جوانەکەم لەکیەوە لەگەڵمانای لە سلێمانیەوە دەستکەین بەوەی کە بزانین چەرخەکە چیمان بۆ هەڵەبژێرێت و یارەکەمان دەست پێ بکەین باڵێ جریبەرگەکانم جوانە هیچ پرسیارەکانی من جواب نایەتەوە دەستکەین بە چەرخەکە هاوڕێ یەک دوو زۆر سپاس یەک دوو سێ لە جلەکانمە جیاوازی وێنەکانمان بۆ دەرچۆوە دووبارە زۆر باشە بڕۆینە لای شاشەکەمان با بڕۆین زۆر چاکە پێکەوە ئەڵێن یەک دوو سێ وێنەیەکی جوانیەتە سەر شاشە یەک دوو کارگیان سێ وێنەکەمان زۆر ئاسان و سادەیە
ناتوە ئێستەیەت بۆ ماڵتان ناردم فوشم لێ وێنەکە بینی ئەمێ زۆر چاکە دەی با دەست پێ بکەین جیاوازیم پێ بڵێ خۆ هەش وێنەکە سێر ناکەی بێت جیاوازیشم پێ بڵێ چیت کرد ڕاوڕەکەم یارەکە یاریەکە چا خۆی دنیایەری لێ هاوڕێ کامەیان شێوەی چۆنە ڕەنگی چۆنە جیاوازیەکەی چییە؟ تیارەکە خۆمزانیاڵە یاریەکە یەک باشە چیتر؟ پێڵاوەکە دوو چیتر؟ ئەوە دوو چیتر؟ چیتر؟ یارەکە چیتر؟ کڵاوەکەش کڵاوەکە سی چەکمەجەکانکە ئەزمەزەکە چیتر؟ ئەزمەزەکە چەکمەجەکە چوار حەودانە و ماوە پێم ئەم بڵێ یەک جیاوازی ترمان پێ بڵێ یەک و نیو دوو زانقاکە چیتر؟ یەک دانەی کەش یەک دانەت خوا کێبەکان هەر بژیت چەپڵەکانتان پیرۆزی بێ هاوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ خوافیز بیڵێمەوە خوافیز زۆر باشە کێ ترمان لەگەڵایە ئازیزانم لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن کە ئێوەش پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 هەروە 0 751 849 03 13 کێمان لەگەڵە سایە؟ ئەروەڵڵا سایەمان لەگەڵە سایە چۆنی؟ باشی من باشم تۆ چۆنی؟ وەڵا منیش باشم ئەی تۆ چۆنی؟ قوربانە بم وەڵا منیش باشم سایگیان سپاس بۆخوا خێزانەکە و چۆنن؟ سایە بەڵێ دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە لە مۆبایلەکە تۆ قسە لەگەڵ منکە و پێم بڵێ خێزانەکە و چۆنن؟ وەڵا ئێمە باشین یاخوا باش بن لەکوێ لەگەڵمانای؟ لە شارە زوورەوە لە شارە زوورەوە زۆر خۆشحاڵین هاوڕێ جوانەکەم ماوەی چەندێکە بینەری ژیری و دیاریت چەندێکە من هەموو ڕۆژێ سەی کورساتەکەم هەموو ڕۆژێ خۆشحاڵین یەک دنیا ئەنجا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ماوەی مناڵان ئێستا کاتژمێر 4 بەڵام ڕۆژانی تر ئەواتە لە دوای مانگی ڕەمەزان کاتژمێر 5 بۆ 6 هەموو ڕۆژێک بڕگە و بەرنامەی جیاوازمان هەیە باشە جا بینەرمان بە دڵنیام کە سوودی لێ بینی و لە پلانیشمانە ئیشەڵا لەگەڵ زیتەڵەی هاوڕێم و هاوڕێکانی ترمە کاری زۆر باشترتان بۆ بکەین بۆ ئەوەی کە هەمیشە سوود ببینن لە ماوەی مناڵانی کورسات بەڵێ قوربانە بم ئەنجا با دەست پێ بکەین و بڵێن 1 2 3 1 دەست بکەین 2 با دەست پێ بکەین 1 2 3 پرسیاری دۆزی ناوەی بووکەڵەکان زای چی نامۆ دەرەچێ
دۆزینەوە بووکەڵەکانمان بۆ دەرچوو سایە بڵە چی ڕووبکەمە پرسیاری دۆزینەوەی بووکەڵەکان بڵێ چی سایە دۆزینەوەیە سایە بڵێ چی دەبڵێ چی دەبڵێ چی دەسایە بڵێ چی سێرکە سایە بووکەڵەیەکی تایە بووکەڵەکانمان هەمووی نوێیە دڵیام کە پێشتر بەرنامەی ژیری و دیاری و بینیوە کە کۆمەڵی بووکەڵەی کەمان هەبوو جا بووکەڵەکانمان نوێ کردوتەوە بووکەڵەیەکی تایە کە ئەیبینم دڵم پڕە بێت زۆر جوانە ئەزانی چییە؟ بڵێ چیە بووکەڵەکەی کە من زۆرم خۆشەوێت ناوی چییە؟ جووتک جووتک بڕۆینە لای دۆزینەوەی جوچکەکە یەکسەر دۆزینەوەی بووکەڵە نادۆزینەوەی جوچکەکە جا پێش دەڵم سایە جوچکەکە لەکوێ؟ ئەدەزانی لەکوێ؟ تۆ ناوی من نەزانی وانە؟ ناوەکەیم لەبرچووە هاوڕێیان زوومم بکەن دەم و چاوم زووم بکەن کاک بنار ناوەتی بۆ؟ کاک بنار دەم و چاوم زووم کە بۆ سایە ناوم تەوار بوو دادە هەوار هێنا هەوار؟ نا تەوار هەوار؟ تەوار ت بە زوێنی کورت و بە زوێنی درێژ ر پێکەوە ئەبێ بە ئەتوانین بە دادە باوکەین ڕاست دەکەیت بەڵام پیتی من لە بڕۆی کە بە تێ دەست پێکە کەواتە ئەبێ کام بۆکسەکەینەوە پیتی ت بکەینەوە تۆڵی چیتە؟ منەڵێم بووکە ئاخە بووکەڵەکە چییە؟ جووتک بابیکەینەوە یەک دوو سێ دڵم پڕە بێ و جوچکە کابینم هاوڕێیان سایە ئاڵا جوانەکەمان ئەتوانم دابنێم ئازیزان لێرەیە زۆر سپاس ئەمەش لێرە دانم ئەمەش لێرە دانێم بۆ ئەوەی کە جوچکەکە با دەستەکانم هەڵکەم جوچکەکە دەربێنین یەک دوو سێ جوانە تخوا بیهێنە پێشەوە کاکی من تخوا بیهێنە پێشەوە خژی سێری باڵەکانی کەن بە قوربانە بم ئەنجا ئەمە لە مینیسۆش هەیە ئەتوانی سەردانی مینیسۆ بکەی لەوێ بیکڕیت و لە سایە دەش داشکاندن بەدەستبێنی لەبەرەوەی کە یەکێکی لە هاوڕێکانی بەرنامەی ژیری و دیاری و بەڵام ئەبێ ناوی هاوڕێکەشم بێنی کە ناوی زیتەڵەیە هاوڕێ من ئەمە دانانێ بتخوا با پێم بێت جوچکەکە بدۆزەر من بۆم دەرچوێن ئەبێ سەردانی مینیسۆ بکەم ئەمە نایەن بە کەس ئەمە هی خۆمە بەس دانێکی ترمان هەیە و وڵا دانێکی ترنا زۆری ترمان هەیە ئامادەمان کردووە بۆ ئێوە ئەنجا ئێستا بووکەڵەکەی کاواتە جوچکەکەی کەم بۆ بدۆزەرە جوچکەکەی ترمان لەکوێیە؟ لەناو بۆکسەکانایە؟ بەڵێ لەناو پیتێکی ترایە پیتێکی تر بڵێم پیتێکی تر بڵێ جا بوو ئەوەی کە براوەش بی تۆزێک هاوکاری دەکەم ڕەنەکەی وابزانام نزیکە لە ڕەنەکەی جلەکانی منەوە پەڕی پیتی یا باڵەکانی یی؟ باڵێ ئەوەی لە تۆ نزیکە یان با بفڕین و بچین بۆ لای بوو باشە با بیکەینەوە یەک دوو سێ خوای گیان تایە بێت خوای گیان دیسان دڵم پڕ بوو چاپلەکانتان هاوڕێ منە بێبی خەمۆ شوێنی خۆی وانە؟ خوات لەگەڵ براوە بووی پیرۆزە هاوڕێ جوانەکەم سایەگیان خوات لەگەڵ خافیز بە قاچی بەرمەنەوە ئەزێتی نەبێ
ناتوانم زۆر قورسە ئۆی بەس چۆن بیخەمەوە شوێنی خۆی هاوڕێیان بۆی کە قژی تێک نەچێتەوە بەخوا جێگای نابێت ئەڵێت بمکەرە باوەشی خۆ نەخێر باشە بە ئاگاداری باڵەکانی بین خوا بۆستە بە قاچی بکەمە ناو قاچەکەی تریشی بخەوە جوچکەکەمان خستەوە شوێنی خۆی زۆر باشە کەی ترمان لەگەڵایە ئەمڕۆ محەممەدمان لەگەڵایە با بزانین محەممەد لە کێوە لەگەڵمانایە محەممەد چۆنی؟ من باشم تۆ چۆنی خێزارەکە و چۆنن؟ یاخوا باش بن من زۆر باشم لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە خۆشحاڵین چەند ساڵی؟ 12 ساڵ ساڵێک لە من بچووکترە محەممەد با بڕۆینە لای چەرخەکەمان زۆر باشە محەممەد ڕۆژی جلی کوردیت پیرۆز بێ حەزت لە جلوبەرگی کوردیە؟ ئەی پۆشیت؟ جا ئەمڕۆ کەش و هەوا سارد بوو هەستەکەم ئەمڕۆ لەبەر نەکردووە وایە؟ لەبەر تایە؟ ئەی پیرۆزە خۆزگە ئەم بینیت بەداخۆ کە ناتبینم ئادەی پێم بڵێ چ ڕەنگە؟ ڕەشە قەمیسەکەش سپیە پشتێنەکە و چڕەنە؟ ڕەنگا و ڕەنگ زۆر باش محەممەد با بڕۆینە لای چەرخەکەمان و بزانین کە چ بڕگەیەک یاخود کام یاریەمان بۆ دەرەچێت دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین 1 2 3 هاوڕێیان دەنگی میوزیک زیاد بکەن بۆکیۆ پۆلەکان بۆ پۆلەکان بەرەو پۆلەکان پۆلەکان لێرێ پۆلێک بووی پۆلی چەند بووی؟ پۆلی 6 بۆکسی ژمارە 6 ئەکەینەوە و با من ئاڵاکەشم بێنمەوە زۆر باشە با پێکەوە بڵێین 1 2 3 هەر بژیت پرسیاری ژمارە 2 باشە پێمانەڵێت پرسیاری ژمارە 2 پێمانەڵێت ئەرە وەڵڵا پێمانەڵێت گەورەترین زەریا کامەیە؟ زەریای ئەتڵەسی یاخود زەریای هێمن و چەپڵێک بۆ محەممەد زۆر بە خێرایی سەوزیکەن بۆی هەر بژیت هێمن محەممەد زەریاکە نەهێمن دەست خۆش زۆر باشە ئازیزانی من لە دوای ناوڕێکی زۆر کورت ئەگەڕێمەوە بۆلاتان بە گۆرانێکی زۆر خۆش بەجێم نێڵم تەن تارارارا چەپڵەکانتان
ئازیزانی من گەڕامەوە بۆلاتان دڵخۆشم کە بەردەوامم لە پێشکەشکردنی بەرنامەی ژیری و دیاری اینجا لە هەمووی خۆشتر ئەمڕۆ ئەوەیە کە بە جلوبەرگی کوردیەوە ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەم. دووبارە سپاس بۆ ئاشناخان کە ئەم جلوبەرگە جوانانەی بۆ دووریوم بەڕاستی زۆر جوارم بەدڵە و پێیجەکەشی لە ئینستاگرام ناوی ئایش فابریکسە. جا سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان کە ئەویش کۆدۆمۆیە لەگەڵ مینیسۆ کە دیاری باشی بۆ ئازیزەکانم ئامادە کردووە و ئێوەش لە هەر شار و شارۆچکەیەک بن نتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 7 460 99 هەروە 0 751 849 0 3 13 کێمان لەگەڵایە؟ شاد و دڵخۆشم کە ئێستا شادمان لەگەڵایە. شاد چۆنی؟ چەند شادم ئیسە کە تۆمان لەگەڵای. شاد لەکوێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. زۆر خۆشحاڵین. پێم بڵێ بینەری بەرنامەی ژیری و دیاریت؟ کام بڕگێت زۆر پێخۆشە؟ کامە؟ بەرنامەکەی زیتەڵە؟ هەر بێژیت زیتەڵەی هاوڕێم بەس ئەمڕۆ لەگەڵمانە نییە زیتەڵە. قەینا ڕۆژێکی کەژەی هێنم باش؟ زۆر باشە. شاد چەند ساڵی؟ 10 ساڵی. 10 جار تەمەن درێژ بی. دەستکەین بە خولانەوەی چرخەکەمان و بزانین کە چیمان بۆ دەرەچێ؟ با دەست پێ بکەین. بەڵام سەرەتا بێ پێم بڵێ 1 2 3. هەر بژیت. بیرکاریمان بۆ دەرچوو. بیرکاری. بەڵێ ئەڕۆینە لای شاشەکەمان. شاد ئامادەی؟ باشە شاد هەڵێن 1 2 3 دەست پێکەین. 1 2 3 ژمارەیەکمان بنێ. دەستان خۆش. 7 کەڕەت 5 کێ پێوتیتەوە؟ بازین ڕاستە. هەر بژین. دەست خۆشات. زۆر سپاس بۆ ئەو کەسەی کە هاوکاریشی کردی. دەستی خۆش بێ. پیرۆز بێ هاوڕێکەم. خوات لەگەڵ. بەڵێ کی ترمان لەگەڵە؟ پەیوەندەکەی داخرایەوە؟ ئاریامان لەگەڵە. با بزانین پەیوەندیەکەی ماوە. چۆنی ئاریاگیان؟ یاخوا باش بی. لەکوێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. ئەمڕۆ زۆربەی هاوڕێکانم لە سلێمانیەوە پەیوەندیان پێوە کردین. باشە ڕۆژی جلوبەرگی کوردیت پیرۆز بێ. پێم بڵێ تۆ حەزت لە چ ڕەنگێکە کە لە بەریکەی؟ سوور و سەوز؟ شینی کاڵ و سەوز؟ ئەگونجێت. زۆریش جوانە بێت. ئەتوانی ئەم ساڵ ئەوە بدووریت ئەو دوو ڕەنگە. ئیشەڵڵا. دواتر پیشانی منیشی بە. چۆن پیشانوێیت؟ وەرە بۆ کورسات. زۆر باشە. دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین. 1 2 3 زۆر باشە. بە دڵی خۆت. بە دڵی خۆت نابێت.
بە پۆلەکانە بێت بەڵێ باش ببورن هاوڕێن زۆر پەلەم بوو من بە دڵی خۆتەکە نەبوو پۆلەکانمان بۆ دەرچوو لە پۆلی چەنی بولي سر لە پۆلی 6 حوت عفو نانا زۆر ئاساییە نانا زۆر ئاساییە هیچ خۆت تێکمێ 6 ناکەینەوە 7 دەکەینەوە ئەگەر حەزی شەکەی 8 دەکەینەوە هیچ کێشەمان نییە پۆلی 7 دەکەینەوە و ڕەنگی پرتەقاڵیە زۆر جوانە با پێکەوە ئای بە قوربانە بم بۆچی قەی ناکەوە ئەزانین منیش هەنێ جار هاوڕێکەم وام لێ جاری وایە پێشەوەی پرۆگرام دەست پێ بکە حازر نیم ئەڵێن وەڵا ڕۆشتینە جەوە دەستمان پێکرد ئیتر یەکنەوە جاری وایە ئەشڵەژێ منیش ئیتر ئاوا سرم لێ تێکە چێ ئەچینە ناو پرۆگرامەوە ئیتر سێکەی تەوا ئاوا هیە ئاوام لێت من تەمسیلیشم کرد هاوڕێ چەپڵەم بۆ لێنە ئەڕۆینە لای بۆکسی ژمارە 7مان و بۆ ئەم هاوڕێ جوانەمانەکەینەوە با پێکەوە بڵێن 1 2 3 سێ پرسیاری یەکەممان لە کتێبی زانستا هەیە بڵێ ئێ بەخوا بێ بەجێتان بێڵم ببورن ئەڵێن مەڕۆ باشە پرسیارەکەمان ئەڵێت بۆ تخوێنمەوە ئەمە پێناسی کام لەمانەیە یاخود ئەو زیندەوەرانن کە خۆراک بۆ خۆیان بەرهەم ئەهێنن کام زیندەوەرانن کە خۆراک بۆ خۆیان بەرهەم ئەهێنن دە باش دەیمەی گۆڕەویستم بڵم دڵنیای چەپڵەکانتان پیرۆزە هاوڕێ جوانەکەم خوارد لەگەڵ ئاگاداری خۆت بە خافیز خوا حافیز دڵگران بووم کە پەیوەندێکی داخرایەوە هاوڕانە شوێنی خۆتانە بمێنەوە بڵێن 1 2 3 دەبڵێن 1 2 3 1 2 3 گەڕامەوە کێمان لەگەڵە ئامینە چۆنی ئەم کاتت باش چۆنی باشم تۆ چۆنی دادەتەوە قوربانە بەم وەڵا ئامینە من زۆر دڵخۆشم هەستەکەم یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی ڕاستە بەڵێ ئەتوان چەپڵمان بۆ لێ بن هاوڕێیان دەستمان لێ کردووە ئامینە چەپڵانەش بۆ تۆ زۆر سپاسان ئاسیان زۆر سپاس لەگەڵ سابەشداریم کرد بە قوربانە بم ئامینە لە کێو لەگەڵمانای لە چەمچەماڵەوە ئەم هاوڕێ جوانەمان لەگەڵایە ئەوە ماچێکم بۆ ناردی تا چەمچەماڵ پێم بڵێ چەند ساڵی ئەی تۆ ماچم ناکەی تۆ زۆر سپاس چەند ساڵی پۆلی 7م بەڵێ پۆلی 7 هەر بژیت پێت خۆشە کە چەرخەکەمان خولاندەوە چیت بۆ دەرچێ والله هەر شتێک ئەدی بزانم تیاتی هەر شتێکەکە تۆزێک بەدڵی خۆتەکەی بۆ بێت با بزانین بەدڵی خۆتمان بۆ دەرەچێ با پێکەوە بڵێن 1 2 3 1 2 3 چەرخەکە بۆ ناخولێتەوە ئامینەوە چەرخەکە بۆ ناخولێتەوە 1 2 3 1 2 3 بێ من بیخولێنمەوە چەرخەکەمان هاوڕێیان چەرخەکەمان پرسیاری گشتی بۆ دەرچوو پرسیاری گشتیەکە زۆر جوانە بەڕاستی کاکێ من ئەچمە لای
ناوبڕێک زۆر بە خێرای ئەچمە لای ناوبڕێک خۆشتان نەزانن بۆ بەس پێتان ناڵم سێمە بولات تان 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 تارارارا زۆر بە خێرایی گەڕامەوە بۆ لاتان تۆزێک هەناسەشم تۆن بووە دڵیشم پڕە دڵخۆشیشم کاڵتاکەم ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 99 هەروە 0 751 849 03 سیانزە بەڵێ گۆرانێکی خۆشتان پێشکەشەکەم گۆرانیەکمان هەیە ئەو کاتی کە من مناڵ بووم گۆرانیەکم بۆ وتن ناوی کەرکووک بوو جا یەکێک بوو لە گۆرانیە تایبەتەکان کە تا ئێستش مناڵان ئەتوانن بیڵێنەوە و ئەشیڵێنەوە گوێم لێیە کە لە باخچە و داهنگەکان بە خۆشحاڵیەوە کە مامۆستاکان فێریانەکەن و لە یوتیوبەکەشمانە هەیە ئازیزان یوتیوبمان هەیە یوتیوبی ماوەی مناڵانی کورسات کە دایک و باوکان بە بێ دوودڵی ئەتوانن کە پیشانی مناڵەکانیان بن و سوودی لێ ببینن یوتیوبەکەمان ناوی کورسات کیتزە جا کاتی ئەوەیە کە گۆرانەکەتان پێشکەشکەم پێم بڵێن 1 2 3 1 2 3 باش پۆلێ مناڵ بەڕێوەن هەموو میوە نی ئێوەن پۆلێ مناڵ بەڕێوەن هەموو میوە نی ئێوەن دەدوێن بەزمە نی کوردی کوردن ناتە وەی ئێوەن ئاڵایان سوو ڕوو زەردە سەوز و سپی بێگەردە ئاڵایان کوور دووستانە نیشتیمانەکەی کووردە چەپڵەکانتان زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس ئازیزانی من دووبارە ژمارەکانمان ئەخوێنینەوە 0 460 99 هەروە 0 751 849 03 سیانزە ئەچینە لای ئامینە لەبەرەوەی کە پرسیاری گشتی بۆ دەرچوو پەیوەندیەکەمان دانەخستۆتەوە بەردەوام ببین زۆر بەخێرای بۆ ئەوەی کە ئامینە براوە بێ 1 2 3 ئامینە بۆکسەکەم کردو وا خێرا بووم ئامینە پرسیاری یەکەممان پرسیارێکی ئاسانە تۆزێک بیری لێکەرەوە ئەنجا بڕیار بە پێمان ئەڵێت ڕەنگی خۆر ئاماژەیە بۆ چی؟ دووری خۆر پلەی گەرمی ڕووناکی درەوشاوە واتە ڕووناکی خۆر ڕووناکی درەوشاوە؟ نە بەتڵ خۆم ئەختیارەکان هەڵبژارنەکانمان ڕەنگی خۆر ئاماژەیە بۆ چی؟ دووری خۆر پلەی گەرمی ڕووناکی درەوشاوە سێرکە ڕەنگی خۆر کە سێریەکەین ڕەنگێکی زەردە جا ئەو ڕەنگە زەردە کە ئەیا لە ئێمە زۆر گەرمەوە کەواتە ڕەنگی خۆر ئاماژەیە بۆ پلەی گەرمی و چەپڵەیەک و پیرۆزە ئامینە خوات لەگەڵ خواحافیز زۆر باشە هاوڕێکەمان لەسەر خەتە لەگەڵمانایە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە بە ناوی ڤالا ڤالاش داخراوەتەوە وایە پەیوەندیەکەمان ماوە ڤالا ڤالا خۆتی چۆنی یاخوا باشبی لەکوێ لەگەڵمانای لە سلێمانیەوە خۆشحاڵین چەند ساڵی 11 ساڵی 11 جار تەمەن درێژ بی ڤالا پێت خۆشە بڕۆینە لای چەرخەکەمان باش
بابڕین. یەک زادتار دوو بەڵێ نێخولێمەوە. ڤالا نییە، ناو ڤالایە. ڤالا ڤالا نیاز. ڤالانیاس ڕاستە؟ دەست خۆش. پێکۆڵین 1 2 3 1 2 3 1 2 3 بەڵێ وەڵڵاه بە دڵی خۆی بۆ دەرچوو. ئەرە وەڵا بە دڵی خۆت بە دڵی خۆت ئەگەر ئێستا پێم بڵێ کۆتایی بە بەرنامەکە بێنە من کۆتایی پێێنم بە دڵی تۆ. بە پێوڵە بڕێنە لای کوێ؟ کە جوانی بە دڵی خۆت ئەتوانی کاکێ من لەگەڵ من بە پرسیارەکان واتە پۆلەکان هەڵبژێری یاخود ئەتوانی پرسیارە گشتەکان هەڵبژێری یاخود لە ڕێگەی شاشەکەمانەوە ئەتوانی بیرکاری هەڵبژێری یان دۆزینەوەی جیاوازەکان یاخود ئەتوانی کە دۆزینەوەی بووکەڵەکان هەڵبژێری یان چیتری پێ بڵم بە دڵی خۆ دەتوانی گۆرانی کشمان پێشکەشکەیت و من دیاری تێمە. با بڕۆینە لای پۆلەکان. بڕۆین لای پۆلەکان؟ با بڕۆینە لای پۆلەکان. لە پۆلی چەنی؟ 5 زۆر باشە. با پێکۆ بڵێن 1 2 3 1 2 3 1 2 3 ئەرێ هاوڕێکەم پرسیارێکەوە هەستەکەم دەنگت تۆزێک ناساغەوایە؟ بەڵێ هەستی پێکەم لە بەرۆی کە منیش ئەماوەیە تۆزێک تەندروستیم باش نەبوو ئەنجازانی چی بکەم؟ بەڵێ ئاوی گەرم زۆر بخۆرەوە ئەنجامیوەکان بخۆ باشە ئەبێ پشوویەکی باشیش بێ شەوان زۆر زوو بخەوی بۆی کە ئیسراحەت بکەیت باشە پشوو بیت و ئیشەڵا باشی شەبی. زۆر سپاس. ئەنجا با پرسیارەکەمان بخوێنینەوە. پرسیاری چوارەممان پێمان ئەڵێت لە وەرزی زستاندا شەو چۆنە؟ شەو درێژە، شەو کورتە، شەومان هەر نییە، شەو بوونی نی. لە زستاندا شەو درێژە. شەو درێژە با بزانین ڕاستە؟ هەربژی داوڕێ جوانەکەم خوات لەگەڵ پیرۆزە. زۆر باشە خوات لەگەڵ ئازیزانی من دڵخۆش بووم کە بەرنامەی ژیری و دیاریم پێشکەشکردن ئەمڕۆ بە جلوبەرگی کوردیەوە. دڵخۆشم کە ئەو هاوڕێیانم ئەمڕۆ هەمویان کە پەیوەندیان پێوە کردین براوە بوون ئەوانی کە لە سلێمانین ئەتوانن سەردانی کەناڵە جوانەکەی کورساتکەن لە دەباشان بۆ ئەوی کە دیارەکانیان وەربگرن و ئەوانەشی کە لە دەرەوەی سلێمانین ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین بە هیوان کە بە دڵیان بێ و زۆر سپاس بۆ سپۆنسەری جلەکانی ئەمڕۆم کە لەلایەن ئاشناخانەوە پەیجەکەی لە ئینستاگرام ناوی ئایش فابریکسە و زۆر سپاس بۆ کۆدۆمۆ باشترین هاوڕێی من و تۆ هەروەها زۆر سپاس بۆ مینیسۆ خۆ بێ هەردووکی ئەو گۆرانی بڵەمەنیە زۆر سپاس مینیسۆ باشترین هاوڕێی من و زیتەڵی هاوڕێم کە ئەتوانن سەردانی مینیسۆشکەن لە بۆستن هاوڕێیان لە فامیلی مۆڵ با هەڵە نەکەم لە فامیلی مۆڵ هەروەها لە ماجدی مۆڵ سەردانیان بکەن و لە سەیادا داشکاندن بەدەست بێنن ئەگەر بێت و ناوی زیتەڵی هاوڕێم بێن و لە 25,000 زیاتر شتومەک بکڕن و سوود لە شتەکانیشیان ببینن. ئەمڕۆ ڕۆژی دووشەممە بوو ڕۆژی چوارشەممە ئەگەڕێمەوە بۆ لاتان بەرنامەی ژیری و دیاری لە مانگی پیرۆزی ڕەمەزانە شەممان و دووشەممان و چوارشەممان کاتژمێر 4 بۆ 5 لەگەڵتانابێ بە هیواین کە بتوانین دڵی منداڵان خۆشکەین دیاریان پێشکەشکەین لە مانگە پیرۆزەیە و تا ڕۆژی چوارشەممە و تا کاتژمێر 4 من بەخواتان ئەسپێرم ئاگاداری خۆتان بن خۆتان لەگەڵ.